و لێرە بڕیارماندا ژوورێک دروست بکەین بۆ ئەوەی سەرجەم ئەو دەستگایانەی کە لێرە حوزوریان هەیە و زەرورن ڕۆژانە کۆبوونەوەی خۆیان بکەن کۆ ببنەوە کێشەیە گرفتێکە بوو بە دەستە جەمعی قەراری لێبدەن و چارەسەریکەن. هەندێک داواکاریان هەبوو، داواکاریەکانیان لە جێی خۆی بوو، بڕیارماندا کە داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکەین و چەند ئەکرێت ئەم مەرزە ئیحتیمامی پێ بدرێت لە ڕووی خۆپارێزیوە، چونکە ئەم مەرزە ڕاستەوخۆ هەم بازرگان و هەم شۆڤیرەکان و هەم خەڵکی ئەو جێی کۆماری ئیسلامیش ڕۆژانە لەگەڵ یەک بەرخوردیان ئەبێت، بەرکەوتنیان ئەبێت، بۆیە ئەکرێت زیاتر ئیحتیمام بە مەرز و بە شێوەی پاراستنی تەندروستی هەم شۆڤیرەکانمان هەم کارمەندەکانی ناو مەرز بدەین. هەموو مەرزەکانی عێراق داخراوە و ئەم مەرزە بۆتە ناوەندێکی بازرگانی گرنگ بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق و ناوچەکانی هەرێمی کوردستانیش. بەڵێ بە تەئکید جوڵەکە بە نسبەیەک زیای کرۆ، بەڵام خۆپارێزیەکەیشمان تون کردووە. وەکو جەنابیان باسی کرد، خۆشبەختانە سوپاس بۆ خواوە ئەو هاوکاریانەی کە هەموو دۆست و برادرەکان و سەرپشاری ئیدارەکە و هەموو هاوکارانمان بەیەک و کردومانە تا ئێستا گەرمیان پارێزراوە و ئومێد دەکەینەوە پارێزگاریش هەر بەردەوامیە. بەڵێ بە تەئکید جوڵەکە لۆ دەبوو لەسەرمان، بەڵام بە منەظەمیە کاتۆتە ژوورەوە کە زۆرتون بۆەوە کارمەندەکانمان لە تاقی بەشەری چوونەتە دەرەوە. ئەتوانین بڵێن دوو قات و سێ قات ماندوو بوون کارمەندەکانی مەرجی نێودەوڵەتی پەرهێزخان.